لندن دچم کیلکا کرکوک لسریا کرکوک نابره هولیر کرکوک افکار من هیوا جمال برای خدای کرکوک مدراتور و پیشکشکار روداوی جیده چه کرکوک هیوال جمال به نها اصلای فک آمده کرده و لگلمه به ئەم کاتان باش بەڕێزان ئێمە وەکو ستافی ڕووداوی ئەمڕۆ ویستمان بین لە کەرکووک لە دوای ئەوەی کە هێزەکانی حەشدی شعبی هاتوونەتە ناو کەرکووکەوە ڕووداوی ئەمڕۆ پێشکەش بکەین بەڵام هاتینە ئەوەی کە پێڵێن سەیتەرە کۆنەکەی کەرکووک کە لەوێەوە ساتریان لێداوە و خۆڵیان بەرز کردوێتەوە نایهێڵین هیچ کەسێک نەهاوڵاتی و هیچ کەسێکی دیکە داخڵ بە یەکێک لەو کەسانەی کە یەکێک لە چەکدارەکانی حەشدی شعبی بوو قسەمان کرد وتی ئەم ئێوارێت نزیکەی کاژێرێک پێش ئێستا ساترەکەیان لێداوە و نایهێڵن کەس بچێتەوە دیەوە و بە پێی قسەی ئەو بێت وتی کە لە ناو کەرکووکە کەمینی زۆر هەیە ئەگەر بشتن ڕەنگە نەتوانن بە ئاسانی بڕۆنە ناو کەرکووکەوە ئەوەی کە ئەو باسی کرد ئەوە بوو کە کەرکووک بە ژێر کۆنتڕۆڵی ئەوانە ئێستا ئێمە لە کاتێک لەوێ بووین کۆمەڵی خەڵک بەردەوام خەڵکیان ئەگەڕاندەوە و ئێستا کە هاتین هەندێک لە پێشمەرگەی خۆبەخش لێرە بوون کە لە ڕاستیا من وا مەزانی هەمویان خەڵکی کەرکووکن بەڵام هەندێکیان لە ڕانێ و قەڵاتسێ و ئەوانەوە هاتوون بە ئەمەیە خۆیان قسە بکەن بۆچی لێرە ماونەتەوە لە کاتێکا نزیکەی 45 کیلۆمتر لە بازگەی هەولێرەوە دوورین و نزیکن لە کەرکووکەوە هەر ئەمانی باشە فەرموو وەڵی مناڵێم مع الأسف بۆ مەسوولەکان مع الأسف خوێن لیوا شوێرکۆتان لە بەلاش دانا خوێن 1600 پێشمەرگەتان بە 2 سەعات دانا مع الأسف بۆیەوە زیاد ئەو مع الأسف باشە بەڵێ کاکی واجیان ئەمن نازانم سبرم لەو ئەوانەی کە دەیانگوت ئەو خاکە زۆر پیرۆزە و ئەو خاکە خۆمانی لەسەر بەکوشتن دەدەن بەڵام هەمویان درۆیان کرد دڵنیا بە هەمویان بەس بۆ نەفتەکەی کەرکووکیان بوو دەناگە شەرەفیان هەبا ئێرەیان بەجێ نەدەهێشت ئەگە شەرەفیان هەبا بە سەتان پێشمەرگیان بە شەهیدکردندا لەوێندەرێ ئێستا سەتان پێشمەرگە مەیتی لەوێندەر بەجێ ماوەی یەکێتی و پارتی بەبێ فەرقی بە ئەوەی برێ شەڕشم کردووە بۆ کەرکووکێ هەمووی درۆی دەکاتن هەمویان بێ غیرەت بوون و بێ مستەوا بوون کاگیوە ئێمە بۆ ماینەوە ئەگەر بە من کەرکووک ڕازی دەبێ ئێستا خۆم دەتەقێنمە بەو ڕمانەیە پیاو نەبم ئێستا خۆم شەهیدکردن نەدەما لێرکانە بەس ئەگەر بێتوە برێن یەک گەڕەکی کەرکووک ئازاد دەبێ بەڵام چ بە من دەکرێ بەتەنێ چ بە من دەکرێ کوا دزەکان کوا مدڕعەکان کوا و دەبا بەو هەموو ڕانەی کە دەیانگوت کاگیوە ئێمە لێرەینە بەس با کەسەک بێ هەمە ڕێکمان بداتێ بۆ هجوم بکەین 300 متر دوورە لێرە 300 متر باشە یەک قسە بکەن 300 متر لێرە دوورە کاگیوە چاوی خۆتان چیتان بینی و ئەوانەی کە لێرەوە هەڵاتون بە تایبەتی یەک بەشەرمان نەدیتووە کە سیلاعی بەرەو عەشدی شەعبی ڕابگرێ هەمووی بۆ ڕاگرتنە لەمە و لەو دەپازدە کەسێکە وەکو خۆبەخش و پێشمەرگەش نووسەکداری هیچ عیزبەتشنین لێروکانەی باشە ئەگە شەڕەکە لە دژی کاک مەسعودیە مەسعود بارزانی کاکە خۆمە پارتی نیم کاکە لۆ بەمەتان نەدەگۆ هەرێن لۆ بەو خەڵکە فەقیرەتان نەدەگۆ هەرێن ئەگەر لەسەر ریفراندۆمە لۆ بە خەڵکتان نەدەگۆ لەسەر ریفراندۆمە یەکێت ئەگەر ئەنگۆ دەتانزانی لۆ بە خەڵکتان نەدەگۆ لۆ خەڵکتان بە شەهیدکردندا لۆ ماڵیمەتان کاول کرد 4000 خوێنم ڕشت لەسەر ئەو خاکەی 4000 سەقەت بووم لەسەر ئەو خاکەی کەیەوە شەرەفەکەی ئەوەی بینیتانە لێرەوە لە کەرکووک بەێ هیوا جەمال ناوا خەلکێدا نێزکی کەرکووکەیە